پکاکە و باسکن بەسەرە درا دەستکردنا ناوچەین کوردیدا لە ڕۆژاوای کوردستانی بۆ تورکیا و ڕژێمە ئەسەد بەردەوامن. هەری داوی ئاماژەیەن بجیکردنا ڕێکەوتنانە بەرە ئەمریکا و تورکیادا یاکو دە ساڵە 2019 داهاتی ئەمزەکردن تێنە خویاکردن. دەربارەی شەڕی رووسیا و ئۆکرانیا، ئەمریکا دخوازێ تورکیا ببێڕێزە وڵاتێن و هەڵوێست لە دژی رووسیادانە و تورکیا دخوازێ بێ چەندێوەکە دەرفەت ببینێ تاکو هەژمونەخوا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە بەهێزتر بکێ نابەرۆکە ڕێکەوتنەخوا بە ئەمریکارە بجی بکێ ژبەر حتاوەکە نەها قەسەدە و یەپەکە یەک ژەخاڵن ڕێکەوتنێ بجی نەکردنا تەبیک و مەزدوم عەبدێ بهتر جارەکێ پابندبوونەخوا بخالن ڕێکەوتنێ دایە خویاکردن. لێمەها جۆتمەها ساڵە 2019 تورکیا ئۆپەراسیۆنێکە لەشکری لەسەر هەردوو باژارێن سەرێکانیە و گرێسپیان ڕۆژ ئاوای کوردستانی دەست پێکر و بۆ دەما 10 ڕۆژان بەردەوام کرد و ji بۆی ڕاوەستاندنە عێریشێ ئەمریکا و تورکیا ڕێکەوتنێک ئەمزەکردن. تورکیا و پشتی دەرباسبوونە نزیکی 3 ساڵان بەسەر ڕێکەوتنێ و نەپابندبوونە قەسەدە و یەپەکە بخالن ڕێکەوتنێ دەدەمە نەهادا. تورکیا دخوازێوێ ڕێکەوتنێ بجی بکێ ئەو ژی تاکو هەڵوێستێ لە دژی رووسیا بدێ شڕۆڤەکارن سیاسی دەبێژن کو ئەمریکا بدەخوازە تورکیا وێ رازی ببێ ژبەر نەقەسەدە و نەیەپەکە پابندی بۆیە ڕێکەوتنێ نەکردنا. خالێن ڕێکەوتنە ئەمریکا و تورکیا یا ساڵە 2019 داهاتی ئەمزەکردن و ئەمریکا بەڵاو کرد ئەڤێن. یەک تورکیا و ئۆپەراسیۆنە لەشکری لەسەر ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ ڕاوەستینێ تاکو ڕێبێ یەپەکە وەرێدان دەدەما 120 دەمژمێراندا چەکدارنخوا بە کوراهیە 30 کیلۆمتران ڤەکشینە و ژێ سنوورێ تورکیا دوور بکەبن. دو ئەمریکاوێ هەمەهەنگێت گەل یەپەکە بکەیت تاکو ئەو لەهیا پرۆسەیە بەکشانە چەکدارن یەپەکە بە کوراهیە 30 کیلۆمتران وەریان جامدان. سێ ڕێکەوتن ڕێگریە لە ئەنجامدانە ئۆپەراسیۆنە لەشکری باژارێ کوبانێتکێک و چەکدارن ڕژێمە سەد چوونە ناوە باژار. چوار پشتی بداوی هاتنا پرۆسەیە بەکشانە چەکدارێن یەپەکە ئۆپەراسیۆنە لەشکریە تورکیا بێوەرە ڕاوەستاندن. 5 ئەمریکا تو سەربازێکی وێ لە ناوەخاکە سووریە نامینێ. 6 ئەمریکا و تورکیا پابندن بە ڕێکەوتنە ئاشتیە دەربارەی ناوچەیە ئارام لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ بە ئاوایەکی وەولەهیا تورکیا و کوردان لەخوا بگرێ. 7 پاراستنە پێکاتێن نەتەوەی و ئاینی و پارێزگاریکردن لە زیندانێن ناوچەیە ئارام. 8 ژنابرنا ڕێخستنە تەرۆریستیە داعشێ ئامانجا هەبەشە ئەمریکا و تورکیایە. 9 ئەمریکا سزایان بەسەر تورکیادا ناسەپینێ. وژعالی خۆڤەژی مەولود چاویش ئۆغلۆ وەزیرێ دەرvێ تورکیا خالن ڕێککەوتنی بڤی ئاوای ڕاگەهاند بوون. 1 ناوچەیە ئارام حتا کوراهیە 30 کیلۆمترە و درێژەهیاوێ ژێ ڕۆژهەڵاتی فەراتێ حتا سینوورێ عێراقیە. 2 گوتوبێژی ناوبەرە تورکیا و رووسیادا دەربارەی ڕەوشە من بجێوێ بەردەوام بکەن. 3 ئامانج ڕاوەستاندنە ئۆپەراسیۆنە لەشکریە تورکیا بتەنێ ڕێپێدانە بچەکدارێن یەپەکە تاکو ناوچەیە ئارام ڤالە بکەن. 4 پێویستە چەکدارێن یەپەکە چەکێن گران ڕادستی ئارتێشە ئەمریکا بکەن. 5 ناوچە ئارام ژعالیە تورکیا بە وێوەرێ کۆنتڕۆلکردن و ژبەر نەپابندبوونە قەسەدە و یەپەکە بە خالن ڕێکەوتنێ شڕۆڤەکار دەبێژن ئەگەر هەیە و ئەمریکا بەخواستەکە تورکیا ڕازی ببێ ئەو ژی تاکو هەڵوێستا تورکیا لە دژی رووسیا وەرێدان. هەروەها تورکیا و رووسیا ژێ ڕێکەوتنێک دەربارەی ڕاوەستاندنە عێریشە تورکیا بۆ سەرسەرێکانی و گرێسپی ئەمزەکردبوون لێگۆری ڕێکەوتنێ سەربازن رووسیا و ڕژێمە ئەسەدوێ لە ناوچەین کوردیین ڕۆژاوای کوردستانێ بەڵاو ببن بە تایبەتی لە هەردوو باژارێن کوبانێ و من بجێ. رووسیاوێ گەرانتیا بەکشانە چەکدارن یەپەکە و قەسەدەش دەبەرانە بەرە سەرێکانیە و حتا کوبانێ بکێ. ئەڤە چەند ڕۆژن و ڕاگەهاندنە سەر بێ پەیەدەبە بەحسە عێریشەکە نوویە تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانێ دکێ دەبێژێ و تورکیاوێ دەرباسی باژارێ عێن ئیسایە ببێ. دەنجامە عێریشە تورکیادا بۆ سەر ڕۆژاوای کوردستانی دە ساڵە 2019 هەردوو باژارێن گرێسپی و سەرێکان یەژالیە تورکیا بەهاتنە کۆنتڕۆلکردن و بەترژێ 300,000 کورد ژە هەردوو باژاران دەربدەربوون. نێزیکی 10,000 کورد و خەڵکێ هەردوو باژارێن سەرێکانی و گرێسپی بوون. پەنابەری هەرێما کوردستانی بوون دووی دەمیدا.